شێخی سعدی زۆر جوانە فەرمێ جەنگ ئەستەرەفی دووست دلازار نەباشد، یارێکی تەحمل نەکونات یار نەباشد. شەڕ و دەمەقاڵێ و دەنگەدەنگی نێوان خۆشەویست و دۆستەکان دڵ ئازار نایە، یارێک کە ئەسڵەن تەحملی قسە و دەمەقاڵێ و دەنگەدەنگ و ئەوانەی نەبێ هەر لە سەرەتاوە و کەسە یار نییە. سوڵتان بایەزیدی بەستامی کۆمەڵێک لە دۆست و خۆشەویستەکانی بەنیازی ئەوەی کە سەردانی بکەن چوونە بەردەرگای ماڵەکەی و لە دەرگای ماڵەکەیاندا سوڵتان بایەزید لەو دیوی دەرگاکەوە فەرمووی کێیە؟ ئەوانی ژووتیان دۆستان و خۆشەویستانی تۆ. ئەویش لەو دیو دەرگاکەوە دەستی کرد بە بەرد تێگرتنیان و بەردی تێگرتن. دوایی دۆستەکانی هەمویان هاواریان لێ بەرز بەوتیان ئەمە چ میوانداریەکە، ئەمە چ نەجابەتێکە، ئێمە ئەڵێین دۆستان و خۆشەویستانی تۆین کە هاتوین بۆ زیارەتی تۆ کەچی تۆ بەردمان تێئەگری. وردە وردە هەمویان بەردگاکەیان چۆڵ کرد و ڕۆشتن. سوڵتان بایەزید کەزانی ڕۆشتون تۆزێک خەریب و دوو دەکەوتنەوە سەرێکشی دەرهێنا لە دەرگاکەوتی بڕۆن هەی درۆزنانە، دۆستی ڕاستەقینە و یاری ڕاستەقینە بە دوودانە ڕێزەبەر مایانەکە چۆڵ ماکە.